بە سێ ژنەوە خەریکی دروستکردنی چەند کەلانەیەکن. ئەم ژنەش دەڵێت لە سەردەمی گەنجێتی خۆی بە تەنها لەگەڵ دروستکردنی نان و چێشت و دۆشینی ئاژەڵەکانیشیان 5 منداڵی بەخێو کردووە و چۆتە سەر خەرمانیش بۆ یارمەتیدانی هاوسەرەکەی. ئەمە یەکێکە لەو چیرۆکانەی لە دووەمین فیستیڤاڵی سەی سادق لە گوندی کانی ئەسکانی سەر بە ناحەی خوورماڵ بەڕێوەچوو. فیستیڤاڵەکە بۆ پیشاندانی کولتوری ناوچەکە سازدرا. ئێستا خوا نەیوڕێ دایلێتێ بەخۆش نانە خوا نەیوڕێ نانە حازرە چێژ حازرە گورە ژنی سەجاچیەکە قورعانە حەقە هەر لە پاشای خۆیان بە قوربان ئێمە داماوین قەدەر بە چاوەکەی تۆ ئەچووم 4 مناڵم بردوو بۆ دەشتە گێرە و کێشم لە پیاوەکەی خۆمە هاوکرد. ماوەی 2 ساڵە ڕێکخراوێکی سەی سادق بە هاوکاری ئیدارەی ناوچەکە ئەم فیستیڤاڵەی ڕێخستووە. ئەم ساڵیش بە ئامادەبوونی چەند بەرپرسێکی حیزبی و حکومی لەژێر دروشمی پێشمەرگە چەندین چالاکی و نمایشی سەربازی و هەڵپەرچێ و گۆرانی و شعر خوێنرایەوە. مەبەستمان لە فیستیڤاڵەکە زیندووکردنەوەی ڕەسەنایەتی کوردیە، فۆلکلۆری کوردیە، ئەدەب و هونەری کوردیە. مەبەستمانیش ئەوە بووە کە وەک وەفایەک بۆ کە سوکاری شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان کە ئێستا لە بەرەکانی شەڕک بە گیان و بە خوێنی خۆیان بەرگری لە خاکی پیرۆزی کوردستانەکەن. تەنها ئەوە بۆ مەبەستەکەمان وە زیندووکردنەوەی ئەو ڕەسەنایەتیە. ئەسب سواری و ڕمبازێن و دروستکردنی چەند جۆرێکی خواردن و هەندێک نمایشی وێنە و کاری دەستی بەشێک بوون لە فیستیڤاڵەکەی سەی سادق. بۆ ئەنجامدانی ئەم چالاکیانش پەروەردەی سەی سادق چادری بۆ خوێندکارانی چەند خوێندنگایەک و باخچەی ساوایانی ناوچەکە هەڵدا بوو. ئێمە وەکو بەڕێوەبەرێتی پەروەردەی سەی سادق بە باخچەیەکی ساوایان و 2 قوتابخانەی بنەڕەتی و خوێندنگەیەکی ئامادەی بەشداریمان کردووە و هەموو چالاکیەکانیان هێناوە بۆ ئێرە کە بریتی لە تابلۆ، کاری دەستی، بابەتی فۆلکلۆری و سرود و چەند بابەتێکی هونەری تر. ساڵانە لە وەرزی بەهاردا لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان چەندین جۆری فیستیڤاڵ و نمایش و ئاهەنگی کلتوری ساز دەکەن. بەڵام ئەمساڵ ئەم جۆرە لە فیستیڤاڵ و نمایش لە هەرێمی کوردستان کەمتر سازدرا. وا بڕیاریشە ساڵانە لە وەرزی بەهاردا فیستیڤاڵەکەی سەی سادق بەردەوامی هەبێت. وریا حەمەکەریم NRT گوندی کانی ئاسکان لە دەشتی شارەزور.